ئەم ناوچەی شارە زوور ناوێ قەدیمی بەسیار زوور هاتووە و بەسیا زوریش هاتووە، بە هەردووان هاتووە لە پێش ئیسلام. شوێنێکی تاریخی زۆر گرنگ بووە لە تاریخی قەدیمدا و هەم لە تاریخی ئیسلامداژی دەوری زۆر بووە. بۆ نمونە ئاسار یەکەم دێز کشتوکاڵی لە جیهاندا بە دوواداچوونێکی مەیدانی لەسەر شاری شارە زوور. قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور، ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زوور. شارێکە عەدل و گەرمە لە جێگێکە خۆش و نەرم، بۆ دەفعی چاوەزارە دەڵێن شاری شارە زوور. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. هەوڵ دەدەین لەم بەرنامەدا قسە لەسەر شارە زوور بکەین. دەپرسین ئایا شارە زوور کوێیە؟ ئەو شوێنەی کە لە ناو تێکستی شعری بەشێک لە شاعیرانی کورتا بە تایبەتی حەزرەتی نالی کە باسی شاری شارە زوور کراوە دەکەوێتە کوێوە؟ ئایا ئەو شارە کێ بنیاتی ناوە؟ کام لە ئیمپراتۆرەکانی مێژوو هاتوونەتە ئەم ناوچەیە؟ بۆچی تاوەکو ئێستا پاش هەزاران ساڵ لە دوای ئەو مێژووەوە ئەم شارە نەدۆزراوەتەوە؟ ئەوانە کێ بوون بە دوای دۆزینەوەی شاری شارە زوور داگەڕان؟ کێ بوون ئەوانەی توانیان لە ماوەیەکی نزیکدا شاری شارە زوور بدۆزنەوە؟ ئەو سەرچاوە مێژویانە بە تایبەتی مێژووی ئیسلام و هەروەها مێژوو نووسەوەکان، گەڕیدەکان، جوگرافی ناسەکان ئەوانە کامانە بوون کە هەوڵیاندا بۆ دۆزینەوەی شاری شارە زوور. بێگومان شاری شارە زووریش بۆ چوونی جیاوازی لەسرە. هەندێک لە مێژوو نووسەکان، لە شوێنەوار ناسەکان، لە جوگرافی ناسەکان بۆ چوونی جیاوازیان هەیە و شاری شارە زوور بە شوێنێکی تر دەزانن. لە ناو ئەوانەدا کە جیاوازی بیر و بۆچوون هەیە، هەندێک لەوانە پێیان وایە ناوچەی خوورماڵ و گردی بەکراوە شاری شارە زوورە. هەندێکیش پێیان وایە ئەم شوێنەیە کە ئێستا ئێمەی لێوەستاوین شوێنەواری گوندی بێستان سوورە کە مێژوەکەی بۆ زیاد لە 10,000 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. بەشێک لەو شوێنەوار ناسە نوێیانە کە شاری شارە زووریان دۆزیوەتە و پێیان وایە شوێنەواری گوندی بێستان سوورە لە نزیک گردی مێژووی یاسین تەپە، ئێرە شاری شارە زوورە و کۆمەڵە دیکۆمنت و بەڵگەیان بەدەستەوەیە و قسەی مێژوو نووسەکان و شوێنەوارناس و گەڕیدەکانیان لایە بە دیکۆمنت. بەشێکی تریش پیان وایە ئەم شوێنەوارە بەپێی ئەو بەڵگەنامانەی تر کە سەلمێنرا و ئاماژە جوگرافی و مێژووی و شوێنەواریەکان باسیەکەن ناوچەی خوورماڵ و قەڵای خوورماڵ و گردی بەکراوایە. ئێمە لە نێوان دوو بۆچوونی جیاوازدا قسە لەسەر شاری شارە زوور دەکەین، قسە لەسەر مێژووەکەی دەکەین، قسە لەسەر ئەوانە دەکەین کە گەڕاون بە دوای دۆزینەوەی ئەم شوێنەدا. دەپرسین ئایا کام لە ئیمپراتۆرەکانی مێژوو هاتوونەتە ئەم ناوچەیە؟ ئەوانە کێ بوون شاری شارە زووریان دروست کرد و ئاوەدانیان کردەوە؟ ئەمانە کۆمەڵێ باس و بابەتی گرنگی دیکۆمنتی و مێژووی و شوێنەواریە کە هەوڵ دەدەین ئێمە لەگەڵ شوێنەوارناس مامۆستا عەبدوڕەقیب یوسف لە گوندی بێستان سوور تۆماری بکەین کە کۆمەڵێک بەڵگەنامەی لایە. بفەرمونون بە بچینە لای مامۆستا عەبدوڕەقیب یوسف. بە پێ نووسین و دیکۆمنت و توێژینەوانەی بەردەستن شارە زوور مێژوویەکی کۆنی هەیە و سەرزەمینی بەشێک لە ئیمپراتۆرەکانی مێژوو بووە. ناوی شارە زوور لە تەریخ السەغیردا کە نووسەرەکەی نادیارە بە سیار زوور نووسراوە کە باسی ڕووداوەکانی کیسرا دەکات لە نێوان ساڵانی 670 بۆ 680 زاینی بە سریانی نووسراوە. مێژوو نووسی کورد محەممەد ئەمین زەکی بەک لە التەریخ السولەیمانیە و ئەنحائیها نووسیویەتی مێژوو نووسانی بیزانس ناوی شارە زووریان بە سیار زوور نووسیوە و هێرەقلیش کە لە 628 زاینیدا شارە زووری وێران کردووە بۆ ئەنجومەنی پیران وای نووسیوە. دەشگوترێت ناوی سیار زوور لە نووسینی پەهلەوی پەرزگایی پەیکوڵیدا هاتووە. هەروەها هەر لە نووسینە پەهلەویەکان داهاتووە پاشناوی ناوچەکانی ئاسوورستان و خوزستان و گەرمایە ینی گەرمیان هاتووە لەمەوە دەزانرێت کە سیار زوور ناوچەیە نەکشار.
مامۆستا عەبدوڕەقیب بەڵێ. تا سڵاوی خوات لێبێ. سەلامت بی خۆش بیا خۆش. دەمەوێت پێمان بڵێ بەپێی ئەو دیکۆمنت و بەڵگەنامانەی لە بەردەستی ئێوایەوە ئەو کنە و پشکنینانەی کردوتانە لەسەر شارە زوور. بەڵگەنامە جوگرافیاکان و دیکۆمنتە مێژوویەکان کامانن کە ئەوە ئەسەلمێنن ناوچەی شارە زوور لەکوێوە بۆ کوێ ئەگرێتەوە. بەڵێ کونترین ناوی شارە زوور کە هاتبێ لە نووسینی بتخانەدایە لە بەرکەل کە نرسی پاشای ساسانی حکم کردووە 292 تا 302 ساڵ میلادی لە نووسینەکانیدا ناوی شارە زوور سیار زۆر هاتووە دوورێ تێدایە. بەڵام هەرقەل کە هاتووە ئێرە داگیر کردووە و ناوچەکە وێران کردووە ساڵی 628 میلادی بە ناوی سیازوورەوە هاتووە کە راپۆرتی نووسیوە بۆ ئەنجومەنەی خۆیان دەوڵەتی بیزەنتی دەڵێ ئەم ناوچەیەم داگیر کرد بە ناوی سیا زۆر هاتووە ڕێی یەکەمی نییە. جا سنووری جغرافی شارە زۆر وەلەو زیاتر ئەم دەشتە دەگرێ کە دریژایەکەی دەوری 150 مەترە لە سوورداشەوە خۆر و سوورداش کیلۆمەتر بەڵێ کیلۆمەتر حتا شاخی باڵام بووە هەلەبجە دەوری وەک خۆم قیاسم کردووە 150 کیلۆمەتر دەبێت 127 تا 150 کیلۆمەترە. ئەم دەشتی شارە زۆر مەشهورە بەڵام وڵاتەکەژی هەم وڵاتی شارە زۆر وەک هەرێمێک مەشهورە نەک هەر تەنیا ئەم دەشتە بووە. سنووری لە تاریخی ئیسلامدا تا سامیغان چووە. سامیغان تابعی ئێرەیە دەوری 14 کیلۆمەتر لە باکووری زەهاو و هەروەها دارابادیش ئەردوباد کە بە ڕەئی من بانەیە ئەوەش هەر تابعی ئێرە بووە. ئبن الئەسیریش وەختێ بەحسی حادیسێ حەمدانیەکان لەگەڵ محەممەدی کوڕی بڵاڵێ هەزبانی شەڕی بینیان بەحث دکە لە کێوەڕەشی ڕانیە و هەروەها لە شاخی قەندیل دەڵێ کێوەڕەش من طبیعی تهدید بکریا کە کێوەڕەشە دەڵێ شاخی سەلق مشرفە لەسەر شارە زوور یعنی کێوەڕەشی ڕانیە معنا ناوچێ بتوێنیش داخلی شارە زوور بووە. ماوەسا ببوورە وەڵامەکەت بیر نەچێ بەڵام هەند ئەو بەڵگەنامانە چین ئەڵێ لە ئەربیلەوە هەتاوەکو هەمەدان کات خۆی پێوتراوە ویلایەتی شارە زوور. ئەوە ئیتر تعریفی جوغرافی شارە زوور فراوان بووە. ئەو فراوانیە کە مەقسەدەتەوەیە ئەوە وەختێ سولتان سولەیمانی قانونی بەغدا داگیر کرد ئیتر کوردستانی باشوور هەموو کردە یەک ویلایەت دەوڵەتی عوسمانی تەنیا دهوک و ئامێدی تێدا نەبوو بەڵام تا نزیکی کەرمانشا تێدا بوو مەریوان تێدا بووە شنو تێدا بووە هەکاری تێدا بووە ناوچێ هەکاری ڕەواندز تەبیعی لە ملاترە هەند لە هەکاری تێدا بووە ئەمە کردە یەک ویلایەت بە ناوی ویلایەتی شارە زوورەوە کە مەلبەندەکەی پایتەختەکەی کەرکووک بووە. ئەو ئەمجا ئەو وەختە ناوی شارە زووری زۆر گەورە بووە بەڵام پێشتریش هەر ناوی شارە زوور گەورە بووە. بۆ نمونە ئیبنولحاجبی شارە زووری کە عالمێکی گەورەیە لە نەحودا خاوەن ڕەئیە ئەمە دەڵێن ئیبنولحاجبی شارە زووری لە کاتێکدا خۆی خەڵکی هەولێر بووە ئیبنولحاجب. جا ئەو وەختەژی پێش ئەوەژی هەم ناوی شارە زوور تا هەولێریش گرتووە یانی وەختێک دریژ بووە ناوی کز بووە ناوی فراوان بووە. بەڵێ ئەمە بە نسبەت تهدیدی جغرافی هەرێمی شارە زوورەوە هەرێمێک بووە. بەڵام تا مێژوویەوە لە ڕووی شوێنەوارەوە یعنی شوێنەوارەکانیش بەڵگەنامە و دیکۆمنتی ئەوەیان تایە
کە ئەم شوێنە پێی وتراوە شارە زوور وەکوێی گرتووەتەوە هیچ لەوانە لە بەردەست ئەمە هەمووی تڕتەبی شارە زوور بووە ئەم وڵاتی شارە زوور تو دەڵێ ئیمپراتۆریەتی قەدیم کامەیان هاتوونە بێگومان کە نارامسین هاتووە لە 1003 هەمێ پێش میلاد شەڕی ساتونی کردووە میری گەورەی لولو لە قەرەداخ هاتووەتە ئێرەژی ئەم ناوچەیەژی شارە زوور داگیر کردووە ئەوە هاتووە ئێرە یانی لە قەرنێ سێ هەمێ پێش میلاد دوای ئەوە شولگی هاتووە مەلیکێ سومەر نو جار هاتووە بوو داگیرکردنی ئەم وڵاتە نو جار هاتووە بوو شەڕێ لولویەکان خەلکەکەی پێی گوتونە لولو ئەوانەژی گوتونە لولو بوومی شەر ناوی هاتووە نو جار شەڕی ئەوانە کردووە هەر کاتێ هاتبێ لولوەکان شکاندبێ کە گەڕا بێ دیسە هەلستاون دژی ئەو نو جار شەڕی کردووە لەبەر ئەوە کە حەمورابی هات دەوڵەتی دروست کرد خۆی مەشغول نەکرد بە شاخەکانی کوردستانی باشوورەوە بۆ چونکە معلوماتی هەبوو کە چەند خەڵکێکی سەرسەختی تێدایە خەڵکێکی شورژگێری تێدایە گیانێ بەرگریکردنیان تێدایە کە شولگی نو جار چوویە سەریان سوودی نەبووە ئیتر ئەوە نەهاتووەتە ئێرە خۆی بەوە بە مەشغول نەکردە بەرە و شام و ئەوانە و فلستین و ئەوانەوە چووە بەڵێ تۆ باسی شارە زوورت کرد ئەگەر بگەڕێمەوە بۆ سەرەتای وشەکە بەڵام هەندێک ئەبینم کە توێژینەوەیان کردووە لەسەر ناوی شارە زوور بە تایبەتی لەو تێکستە شیعرەی مەلاخدری نالیە کە باسی شاری شارە زوورە کە ئەڵێ بۆ دەفعی چاوەزارە دەڵێن شاری شارە زوور یعنی ئەڵێ وەکو تۆ ئەوەی تۆ بیری هێنامەوە بە تەواوی ئەڵێ یعنی منتیقەیەکی لە ڕووی ئاوهەواوە ئەندازەیە گونجاو نەبووەوە وەکو تۆڵی خەڵکێکی سەرسەختی تیا بووە زۆر جار بۆ داپۆشینی ئینی سلێمانی کاتێک کە نامە لە شامەوە ئەنێرێتەوە نامە بۆ سالم ئەنووسێ لە شاری سلێمانی بۆیە وشەی شاری شارە زووری داهێناوە یعنی وەکو جۆرێک لە بۆ دەفعی چاوەزار یعنی بە سەرسەختی و هەروەها ناوچەکە ناوچەیەکی سەخت و گەرم و ژیانتیایە ینی ژیانی خۆش بووە جێگای حەسادەت بووە حەسادەت پێ ببرێ ممکنە مەقسەدی ئەوە بووە چونکە ناوبانگێکی زۆر گەورەی هەبووە لە مێژوودا چ لە قەدیمەوە چ لە کوونەوە ناوچەی هەبووە نالیژی خەڵکی ئێرەیە ئەم ئاوە دەبینی لێرە ئەوە ئاوی تانجەڕووە لە ڕوژاوای گردی یاسین تەپە ئەوە دێ لەسەر قراغی ئەم ئاوە بە 1 کیلومتر بینی لەگەل یاسین تەپە ئەوە گردی خاک و خۆلی نالیە بەڵام ئایا نالی زانیوە شاری شارە زوور لەکوێ بووە خویی ئەمە پرسیارە هەڵیەگرین ئێستا ئەوە ئیشارەتە لە هیچ کتابێکدا نەهاتووە تعبیر بکە ئێرەیە کە بیستان سووری نزیکی دەیەکێ خویە بە 3 کیلومتر یعنی تۆ ئەتەوێ بڵیت نالی بەکاری هێناوە لە تێکستە شعرەکەیە بەڵام نەشی زانیوە شاری شار من باوەڕ ناکەم نەزانیوە نەخێر چونکە هیچ مؤرخێکی بەحسی نەکردووە فەرمو با بچین بۆ ئەو شوێنەواری شاری شارە زوور کە تۆ لە پشکنینەکان تا دەڵێ من دۆزیومەتەوە و شوێنەواری شاری شارە زوور لە گوندی بێسانسوورە فەرمو بێستان سووری سەر بە ناحی عربەت ناحی تانجەرۆی ناوەندی قەزای سلێمانیە و دەیەکی دەشتایی و بەناوبانجی دەشتی شارە زوورە لە 2 کیلۆمەتری نزیکی ڕۆژهەڵاتەوە بە زنجیرە شاخی سوورداش دابان ئەزمەر کۆتایی دێت و ڕێگا لە لای کۆتاییەکەوە هەڵدەگەڕێ بۆ گوندی چەناخچیان و لەوێوە دەچێتە بەرزنجە و ڕێگای گشتی سلێمانی سەید سادق هەڵبجێش هەر لە لای کۆتاییەکەیەتی دەمارێکی گردۆڵکەکان دەکەوێتە لای باکووری پشت گوند و چەمی تانجەرۆ لە ڕۆژئاوا و باشووریەوە لە دووری 2 کیلۆمەترەوە دەڕوا بێستان سوور دەکەوێتە ڕۆژهەڵاتی ناوەندی شاری سلێمانی بە دووری 29 کیلۆمەتر و ڕاستە و ڕاستی هەم باشووری ڕۆژهەڵاتی عربەت بە 6 کیلۆمەتر و هەم باکووری زەڕایەنی سەر ڕێگای سلێمانی دەربەندی خان بە 6 کیلۆمەتر و کەمتر لە 20 کیلۆمەتری ڕۆژاوای سەید سادق بە جۆرێ ڕێگای کۆن کە لە بێستان سوورەوە چوە بۆ گوندی موان موغان و لە باشووری سەرای سوبحان ئاغایشەوە چووە بۆ سەید سادق
زەوی و زارێکی زۆری کشت و کاڵی و باخوبێستانێکی زۆر لە بێستان سوور هەیە. لەبەر هەبوونی ئەم ئاوا زۆرە و زەوی و زارە مرۆڤ 10,000 ساڵ لەمەوبەر لە بێستان سوور جێنشین بووە و شارستانیەتی تێدا دامەزراندووە. هەبوونی کۆمەڵێک لە گردە شوێنەواریەکان لە دەوروبەری کانیەکان، جۆگاکان و جۆگاوەکان بەڵگەی شارستانیەتی ئەم شوێنن. تەنانەت هەندێک دەڵێن بە درێژایی کەمتر لە 3 کیلۆمەتر دەوری دەگردی شوێنەواری هەیە و گردی بێستان سوور لە خواروی دێ و سەرقەراغی ڕۆژاوای چەم بە نزیکەی 8 مەتر. چەند شوێنەوارناس و مێژوونووس هەوڵیانداوە بزانن شاری شارەزور نیم ئەزڕاه کوێ بووە، بەڵام هیچیان بە ئەنجام نەهێناوە. مستەڕیکی بەریتانی کە هاتە سلێمانی لە مەحموود پاشای پرسیوە شاری شارەزور لەکوێ بووە. ئەویش وتوویەتی گومان دەکەم قیز قەلعەسی نزیکی بێستان سوور بێ، چونکە کەلاوە و وێرانەیەکی زۆری لێ و خەڵک تا ئێستا گەچی لێ دەبن. مامۆستا عەبدوڕەقیب ئەم شوێنە کوێ ئێمەی لێوەستاوین؟ ئەمە گردێ گومەڕەشەیە لە ناو دێ بیستان سوور. ئەمەیە شاری شارەزور کە بە ناوێ شارێ نیم ئەزڕاهەوە هاتووە لە مەسادردا لە کاتی ئیسلامیدا بەو ناوە بە هاتووە. ئەمە شاری شارەزور ئەمەیە. ئەگەرچی ئەم بیستان سوورە شوێنێکی حەزاری زۆر گەورەیە بە نسبەت هەموو شارەزورەوە، هیچ شوێنێکی وەکو بیستان سوور جێگاکانی حەزاری شارستانی تێدا کو نەبووە. نو گردی حەزاری شوێنی حەزاری لە دەوروبەری لە ناو بیستان سوور و لە دەوروبەری بۆیە یەک لەوانە کە شارە هەرە گەورەکەی یاسین تەپەیە و حتا گردی خاک و خۆلیش کە 3 کیلۆمەتر لێ دوورە. بەڵێ ئەپرسم شاری شارەزور چییە؟ ینی تۆڵی ئێرە شاری شارەزور ئەگەر پێناسەیەکی بکەی ئەمە شاری شارەزور چییە؟ ئەم شارە چۆن دروست بوو؟ کێ دروستی کرد؟ کێ ئاوەدانی کردوتەوە؟ بەڵێ کێی تیا بووە لە سەردەمێکی مێژوویدا ئاوەدان بووەتەوە؟ فەرموو. بەڵێ ئەوەل کەس کە ناوی هێناوە ابن خوردازبەه بووە لە کتابەکەی ئەلمەسالک والمەمالک بەحسی کردە، گوتکە شارێ شارەزور چەند دوورە لە زەها و مەسافاتی قیاس کردووە. ئەوەژی لە قەرنی سێی هوجریدا، یعنی دەبێتە قەرنی بڵێ 915 میلادیدا وەفات بووە. ئەوی ئەوەل جا بەحسی کردووە، بە کورتی بەحسی کردە کە شارێ نیم ئەزڕاهە. نیم ئەزڕاهیش بوو ئەوەیە پێگوتراوە ینی نیوەی ڕێگا بووە لە بینێ بەغداد و لە بینێ پەرزگەهی زەردەشتیە تایبەت بە پاشا ساسانیەکانەوە لە شیز پێ دەڵێن تەختی سولەیمان. ئێستا ناوی تکابە لە ئاخر لە منتیقەی موکریانە. ناوی شاری نیم ئەزڕاه لە چەند سەرچاوەیەکدا هاتووە و مانای ناوەکەی نیوەی ڕێیە، چونکە کەوتۆتە نیوەی ڕێی نێوان تیسفۆن و مەداینی پایتەختی دەوڵەتی ساسانی کە ئێستای سەلمان پاچی پێدەوترێ لە نزیک شاری بەغدای و تاقی کیسرای لێیە. پەرزگەی گوش نەسب شیز تەختی سولەیمان لە ئازربایجان کە ئێستا تکابی پێدەوترێ و لەو پەڕی ڕۆژهەڵاتی موکریاندایە. یعنی ئەمە بۆچی نیوەی ڕێگای ساسان؟ نیوەی ڕێگا چونکە پاشا ساسانیەکان دەبایە بچن بۆ حەج. هەندێکیانی گوتونە لازمە بەپێ لە پایتەختی خۆیان کە سەلمان پاک بووە لای لە بەغدا مەدائن کە پێشتر عاسیمێ دەوڵەتی ئەشکانی بووە، ئەوە تاق کسرا تەبیعی مەشهورە، ئەمە پایتەخت بووە. هەندێکیان گوتیە دەبێ پاشا خۆی بەپێ لەوێ بچە بۆ حەج بۆ پەرزگەکە. ئیتر ئەمە لێرە کە بووەتە نیوەی ڕێگا گوتونە شارێ نیم ئەزڕە، یعنی نیوەی ڕێگایە. ئاخر ئێرە ئەم شارە چۆن بووە؟ کیتیا بووە؟ پێکاتەکەی چۆن بۆ ئەوەی تۆکو شوێنەوە؟ بەڵێ ئەمە ئەوەل جا ابن خوردازبەه بەحس کردە. دوای ئەوە بە دەوری 40 ساڵێک فلان ئەستەخری
لكتاب خدا مسالك الممالك اوی جی دیسا بحث کریا اوی دیسا بحث ام شاره کریا کنیم از راه بلام اوی لهمان باشتر بحث کرده به او مسعر کره مهلهله مسعر دوره 1000 میلادی بله دوری وفات بوا دوری 341 هجری هاتوتا ایران یعنی قرن 4 هجری هاتوتا ام شاره دیوه اوی لهمان زیادتر درباره شارکه قصه کردوه اولی دواوه اما نوسینه که اوه مسعر دوری 341 هاتیه یعنی 952 زاینی هاتوتا ایره ای شارکه آوا دانه دل شارکی گوره به ناو گوره و هناوه شارکه گوره شرط نیه شارکه هر ام گرده به ام گرده 4 دوری شوره بوا شوره گچو برده استل جیر گله اند پارچه دیاره کم بله ام گرده 8 برجی هبوا 8 برجی هبوا است برجه که پیشانت ادم گوتیا شار گوره بوا بلام شارکه هندکیشی است خندق شوته او بری گومکه دبیت دوری کیلومتر و نزدیکی کیلومتر و نیو محیط ام گرده اوی که لسر ایره حسابه او وقت ممکنه بازار و فلان و بیوان کوتبنه دروی گرده که دەوڵەتی ساسانی ئەم شارەی لە بێستانسوور ئاوا کردووە و هەر نیم ئەز ڕاه ناوی بردووە یان دەکرێت بڵێین شارەکەی گواستۆتەوە بۆ بێستانسوور چونکە شوێنەکەی باشتر و ئاوی زۆر بووە کەوتۆتە سەرڕێی گشتی هەرێمی ئەدیابین ینی ناوچەی هەولێر و بادینان و مووسڵ کە وەختێ دەوڵەتی ئەدیابین پایتەختەکەی هەولێر بوو و سنوورەکەی گەیشتۆتە ڕووباری فورات ڕێی ڕۆژهەڵاتیش کە لە هەمەدانەوە هاتووە پاش گەیشتنی بە ئازەربایجان لە 3 سادقەوە هاتۆتە بێستانسوور واتە هەر کەسێ لەو 4 هەرێمە هاتبێ هاتۆتە شوێنی ئەم شارە نوێی نیم ئەزڕاه کە بۆتە خاڵی یەکانگیربوونی ئەم ڕێیە گشتیە هەرێمیانە و هەمویان لەژێر ڕکێفی ئەم شارە نوێ استراتیجەدا بوون بەڵام زڕایەن ینی نیم ئەزڕاهی کۆن سەبارەت بە ڕێی باشووری عێراق ڕێی باکوور ئازەربایجان لەوێ بە یەکگەیشتون دەشێ دەسەڵاتی دەوڵەتی شارەکەی کەوتبێتە باجگە ینی جێی وەرگرتنی باج لە کاروانەکانی بازرگانی بێگومان ئەم شوێنە قەرەباڵغێکی زۆری تێدا پەیدا بوو بۆتە جێگایەکی بازرگانی گرنگ مامۆستا مێژونووسەکان کە باسی ئەم شارە ئەکەن ناڵێن کێی تیا ژیاوە چ پاشایەک بووە چەند ماڵی تیا بووە ڕاستە نیوەی ڕێگا بووە بەڵام کێی تیا ژیاوە بەڵام تەبیعی دەڵێ باژارێی کوردە دەڵێ خەڵکی کوردە لە خەڵکەکەی کوردە دەڵێ چەندین قەبائلی کورد لێرە هەیە لەم شارەدا بەڵێ وەکو جەلالی یابسان حیکەمی سوولی کە ناوێ چەند جێگە سوولە هەیە ئێستا ئەمانە عەشائیری ئێرە بوونە دەڵێ 8,000 ماڵ زستانان وەکو کوچەر هاتوونەتە ئەم ناوچەیە ناوچە دەشتی شارە زوور دەڵێ لێرە بوونە شاخی شعران یانی شەمیران و شاخی زەلم دەڵێ نزیکی ئێرەیە ئەوەها نووسیوە دەڵێ 3 شاری هەیە شارە زوور 3 شاری هەیە یەک نیم ئەزڕاهە یەکیش بیەرەیە یعنی بیارەیە بەڵێ کە خەڵکەکە زەیدی عەلەوی زەیدی بوونە زەیدی ساڵحی خەڵکەکە ئەوەیە دەڵێ لە نێوان نیم ئەزڕاه و بیارە دزدان هەیە شارێکە پێ ئەڵێن دزدان بۆ حەیرەیەکی لێیە ئاوێکی زۆری لێیە ئەوە خوڕماڵەکە لە نێوان ڕاستێ ئەوانەیە شارەکە ساسانی ئاوا کردووە دەوڵەتی ساسانی بەڵام بیستانسوور لکەمەوە 1000 ساڵ لە پێش ساسانیەکان هەبووە و پێشتریش کە لەژێر شاری بیستانسووری زەبەلاحدا ئەگەر شاری ئەتلیلای لولو هەبێ ئەوە هەر نازانێت چەند کوونترە ئەسڵی ئەو شارە بەڵام پاش ئاواکردنی ئەمە
ها بە دەوری 1200 ساڵ ئەمە ئاوا بکرێ بیستانسوور هەر هەبووە و هەر شار بووە معنا نه دەوڵەتی ساسانی بیستانسوور ئاوا کردووە نه یاسین تەپە ئاوا کردووە ئەگەر چی ئاساری ساسانیش تێدایە و ئاساری ئیسلامیش تێدایە تا 6 هوجری هەر خەڵک تێدا دانیشتونە و ئاساری تێدا هەیە بەڵام لەبەر ئەوە یاسین تەپە زۆر کۆنتر بووە پێش ئەمە ئاوا بکرێ 1200 یان 1300 ساڵ هەبووە پێش ئەوە لەبەر ئەوە ئەمە نیم ئەزراها ئەوە نیم ئەزرا ینی ئەوەی کە بۆ نمونە بۆ ژەرێکی وەکو دکتۆر حسامەدی نەقشبەندی پێی وایە نیم ئەزرای بە کۆمەڵی بەڵگەنامە ئەیسلمێنێ منتیقی خورماڵ و قەڵای خورماڵ و پشتەوەی زەڵم و هەموو بەڵگەنامەکان دێنێڵێ بم بەڵگەنامە هەموو خورماڵ ئەگرێتەوە نەک ئێرە بێت وایە وەختێ دکتۆر حسامدین وەختێ زانی من ئەم بەحسە دنووسم بە منی گوت لە ماجستارەکەمدا 6 بەلگەم هێناوە کە شاری شارەزور خورماڵە نیم ئەزراها نە ئێرەیە ینی ئەوی وا گوت بچوو بخوێنە وەختێ من خوێندم بەحسە ئەوەکەی من لە وتارمدا باس کردە زانیم هەر کەسێک گوتبێ خورماڵە طه باقر فات سەفەریش لە المرشد إلى مواطن الآثار والحضارة گوتونە زیدەتر پێ دەچێ نیم ئەزرا خورماڵ بێ ویتر بەڵام هەندێکی دیکەشی وا گوتونە ناوی هەمیان ناتوانم ئێستا بخوێنم بەڵێ هەموو من نووسیمە لە ناو وتارەکەمدا بەحسەکەمدا ئەو کەسانێ ئەوە گوتونە دوو جا غەڵەت بوونە هوی غەڵەتەکەیان دوو شتە یەکەم کە ناوی شوێنەکەی نیم ئەزراهە کە گوتونە نیوەی ڕێگایە ئەمە لێک نەدانە نیوەی ڕێگا شارێ نیوەی ڕێگا دەبێ بکەوێتە سەر ڕێگا وانە ئەمە یەک دووهەم لێکیان نەدایە ڕێگای ئەزربێجان کە دەچێت بۆ تەختی سلێمان پەرستگەهێ شیس لەکوێ ڕادەچێ ئەمەیان نەزانیوە بووە سەبەبی غەڵەتیان ڕێگاکە لە بەغدا کە دێیە ئێرە چار ڕێگای هەرێمی دکە لێرە کوو دەبێ لە بیستانسوور لێرە کوو دەبێ یەکەم ڕێگای ڕوژئاوا کە ڕێگای هەولێرە دەوڵەتی ئەدیابینە ینی هەولێر نەینەوایە شیمالی سووریەیە ڕێگای سووریەیە کە دەچێتە سەر ڕێگای گەورەترین ڕێگا لە قاڕێ ئاسیادا یێ بەڕی ئەو ڕێەیە کە دەچێ فلستین و لێرەوە کە دەچێ ئەوە لە کەرکووکەوە تەبیعی ئیە سەرەکی ئەمەژی لە هەولێر دیگەهی سەر ئەوە لە سینەوە هاتووە چووەتە فلستین چووە بەحری ئەبیات لێ بە هویێ ئەوە بە چوویە بۆ ئەوروپا یان لە دیاربەکرەوە چووە بۆ ئەوروپا ئەو جا لە فلستینەوە چووەتە مسر ئەمە ڕێگایەکی ئەمە ڕێگای هەولێر کە لێ جیا بووە هاتووەتە ئێرە لێرە ئەو ڕێگای بەغداژی هاتووەتە ئێرە بۆ ئەم گردە ڕێگای ئەزربێجانیش کە لە سەی سادقەوە لە ناڵپارێزەوە چووەتە پێنجوین چووەتە قزلجە چووەتە بانە چووەتە کەلیخان چووەتە سەقس لە سەقس داخلی ئەزربێجان حیسابە ئەمەژی طبیعی هاتووەتە ئێرە ڕێگایەکە لێرە لە سەی سادقەوە ئیتر چووە بوو پاوە و لەو شاخانەدا دیسا شور بووە چووە منتیقی کەرمانشاه چونکە ڕێگە نەبووە بچێتە سنە نهائیەن ڕێگە لەشکەرکێشی نییە ئەوەژی دیسا کە هاتووە لە هەمەدانەوە ئەو ڕێگایە زیاتر کاتی احتیاط و فلان کە ڕێگای گەورەی شاهانە پێ دەڵێن یە کەرمانشاه و خوراسان و شیمالی سووریەیە لێرەوە دیسا هاتوونە ئەو ڕێگای چارەمژی ئەوە هاتووەتە ئێرە معنا چار ڕێگای هەرێمی لێرە کوو بووە ئەمە ئەهمیەتی ئەم شوێنە بڵێ ئەهمیەتی ئەم شوێنە ئەوەیە گوتیە شاری نیوەی ڕێگا خۆ دەبێ شارەکە لەسەر ڕێگا بێ لە دۆسیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەواری عێراق لەبارەی قسقەڵا و سەراکۆن و گردی بێستان سوور و گردی کاژاوەوە نووسراوە شاری نیم ئەزڕا یان نا لە کاتێکدا لە
دليل الموقع الأثري في العراق ساڵی 1970دا نووسراوە قسقەڵا هی سەردەمی ساسانیە. شوێنەواری قسقەڵا کانونی دووەمی 1947 لە لای فوئاد سەفەر و فەرج بەسمەچیەوە شوێنەوارناسانی گەورەی عێراق دۆزراوەتەوە، بەڵام وەک لە دۆسیەکەوە دەزانرێ ئەوسا شارەزاییان کەم و سەرەتایی کارکردنیان بووە لە بواری شوێنەوارناسیدا. دۆسیەکە سێ لاپەڕەیە لەبارەی مێژووی دۆزینەوەیەوە نووسیویانە 1947 واتە مانگەکە نەنووسراوە، بەڵام مێژووی بڵاوکردنەوەی شوێنەوارەکە لە ئەلجەریدەة الڕەسمیەدا بە ژمارە 2436 ڕۆژی 21/1947 نووسراوە. بەو پێیە دەزانرێ مێژووی دۆزینەوەی واتە کەشفکردنی 11 ساڵی 1947 بووە. لە دۆسیەکەدا نووسراوە قەڵایەکی تورکیا بە مانای قەڵای کچێ. چەندین هەڵەشی لە ڕووی شوێنی جوگرافیایی ئەو دەوروبەرەکەی و مەودای نێوانیانەوە تێدایە. بۆ نمونە نووسیویانە قسقەڵا 1 کیلۆمەتر لە هەریەکە لە بێستانسوور و سەراکۆن دوورە. لە کاتێکدا هەمویان بێستانسوورن و ئەگەری نێوان ئەو سەراکۆن 200 تا 300 مترە. بێ هەردووکیشیان لە نێوان دەیەکەدان لە راپۆرتەکەدا هاتووە کە خەندەق بە پانی نزیکی 12 متر، قوڵی نزیکی 7 متر لە دەوری قسقەڵا هەیە، بەرزی گردەکە نزیکەی 12 مترە، دەوران دەورەکەشی نزیکەی 1 کیلۆمەتر. نووسیویانە دوو پارچە لە تەگۆزەی شینی سەردەمی ئیسلامی و پارچە شوشەیەک و چەند پارچە گۆزەی دەورانی دوادوایی ساسانی و سەردەمەکانی ئیسلامیان تێدا دۆزیوەتەوە. وا دەزانرێ بەڕێوەبەراتی گشتی شوێنەواری عێراق نەیزانیوە شاری نیم ئەزڕاه لەکوێ بووە. ئەویش هاتووە کۆمەڵێ بەڵگەنامەی شوێنەوارناس و مێژوونووسە کۆنەکان و پشکنەرە خۆرئاوایەکانی ناوە ئەوروپیەکان، ئەڵمانیەکان، هۆڵەندیەکان، ئەڵێ بم بەڵگەنامانە کۆمەڵێ بەڵگەنامەی زۆریە ناوە نیم ئەزڕای ناوچەی گردی بەکراوە لە سنووری هەڵەبجە و قەڵای خورماڵ. خورماڵ باشە چون شارێ نیوەی ڕێگا دەبێ بکەوێتە خورماڵ. خورماڵ 22 کیلومتر لە ڕێگای گشتی ئەزەربەیجان دوورە کە لە سەی سادقەوە دەچێتە ناڵپارێز و پێنجوێن قزلجە دوورە. چون دەبێ تو ڕێگای دێیە لە بەغداوە بچی سەی سادق چەمی چەغان دوولی چەقان چون دەبێ بچە خورماڵ لەبەرچی بچە بە خورماڵ بە لەشکرێکی زۆرە بە پاشای ساسانی ئەوجا لە خورماڵ دیسا بگەڕی سەر ئەم ڕێگە ئەوە نەمەعقولە مطلقاً. ئەوە غەڵەتێکی ئەوانەیە چونکە ئەوانە نەزانیوە ڕێگای ئەزەربەیجان لە سەی سادقەوە دەچێت قزلجە دەچێتە بانە دەچێتە سەقە. بەڵێ ئەمە ڕێگایە ڕێگە مطلقاً لە خورماڵەوە ڕێگە نییە بۆ ئەزەربەیجان. ئەگەر بە شاخی زەلم هەلگەری وە بزانم کەریش ناتوانم پێوە هەلگەڕێ تەنیا تاکە زەلام دەیتوانێ و ئەگەر بچی بەرەو تەوێلە کە لە مەسادردا ناوێت تەوێلە مەزدەرێکدا هاتووە لە ناوەڕاستێ لە 1550 تەلوار هاتووە من زۆرم لێکولیوە ناوی تەوێلە کە چوبە پاوە ئەوجا ڕێگاکە مطلقاً هەر نەچووە بوو سنەژی ڕێگای لەشکەرکەچی. ئەوە خەتی هەوڕامان بڵێ خەتی سنەیە. ئەزەربەیجان لەکوێیە؟ سنە ئەسڵەن داخلی ئەزەربەیجان نییە، سەقس داخلی ئەزەربەیجانە. لەبەر ئەوە ڕێگای ئەزەربەیجان خۆناچێ بوو پاوە. مەسەلە یەک لەو شوێنانەیە کە دکتۆر حوسامودین لە ماجستێری هێناوە ماجستێرەکە لە دەربارەی لورستانی شیمالی و شەهرەزوورە جوانترین کتێبە مندیبە تەدقیقێکی جوانی تێدا کردووە. مؤرخێکی زۆر باشە زۆر برادەرمە احتیرام و ڕێزم هەیە گوتووە نیم ئەزڕاه ئەوێ دیکەیە خورماڵە ئەی بیارەژی نەزانیوە بیارەیە گوتیە ئەمە شوێنێکی دیکەیە لە هەوڕامانی تەختە بەڵێ و خورماڵ یعنی دژدان گوتیە ممکنە دژاوەرە لە هەوڕامانی تەخت دژاوەرە یان شوێنێکی دیکەیە کە لە ناوچێ پاوەیە. ڕێگای ئەزەربەیجان چون لە ناوچێ پاوەیە. ئەوەیە توێژینەوەیەکی ئەمین نەقشبەندی شەیە باسی شارەزور و شارەزوریەکانەکە ئەوی شەر من معلوماتیشم داپێ ئەڵێ نیم ئەزڕای خورماڵە گرێتەوە لەبەرەوەی نیوەی ڕێگا بووە ئاتەشگای ساسانیەکانی تیا بۆ کە هاتوون خواپەرسی خۆیانیان کەوە بتپەرستیە خواپەرستیە لێرەوە تێپەڕیون بە خورماڵە بۆ ناوچەکانی. بەڵێ شێخ ئەمین
وقتی او بحثه بنووس داوال من کرد من معلوماتم هندکم پێی گوت من وەختی خویی بڵێ بۆچی خورمال نییە یەکەم خورمال ناکەوێت سەر ڕێگا حتا تو بڵێ نیم ئەزڕە نیوەی ڕێگا ناکەوێت سەر ڕێگا 22 کیلومتر لە ڕێگا دوورە دووەم و دلیلی هەرە بە قووات کە ئەوانە لێک نەداوە و نەزانیون ڕێگای ئەزربێجان لە سەی سادقەوە دەچێت تەیمورلەنگ کە هاتووە 1413 وها 404 هجری هاتووە لێرەوە چووە بۆ قزلجە سلیمانی قانونی کە هاتووە لە بەهار 1535 دا هاتووەتە ئێرە هاتووەتە ئەم گردە طبیعی ئەو وەختە وێران بووە پێی گوتونە قسقەلا نەسوح ئطرەقچی کە لەگەلی بووە کاتبی بووە سەفەرەکانی نووسیوە هەند لە شوێنەکان بە ڕەسم کردووە وەکو لەیلان و کەرکوک ڕەسمیشی کردووە ئەو وەختە ڕێگا لەیلانەوە هاتووە یەک کەرکوک بۆ ئێرە دەڵێ هاتینە قسقەلا هاتینە قسقەلا ئەوجا لە قسقەلا هاتووە دەڵێ ئێمە چوینە قزلجە هەر کەلیمەی قزلجە دەڵێ ناوێ کونی قزلجە کەلکونە یان گولکونە طبیعی پافەکە نووسیوە ئەگەرنە نەمان دزانی نەسوح نەگوتبە نەمانزانی ناوێ کونی قزلجە کەلکونە ئەمە نەسێکە کە وەختی سوڵتان سولەیمان هاتووە بە 100 هزارە بە بچە بوو شەڕی ماساب لە تەبریز لە بەغدایەوە هاتووە ئەوە لە قزلجەوە چووە معنا قزلجە لەسەر ڕێگەیە ئەوە ڕێگەیە ڕێگە کە سەی سادقە چۆن دەبێ بچی بوو خوڕماڵ بە 24 کیلومتر ڕۆژی دووەم بگەڕی بوو سەر ڕێگە باش من ئەمە دەڵێم چەندین ساڵە ئێرە ئەم شاری شارە زورە نەدۆزراوەتەوە ئێستا تۆ ئەڵەی من لە ساڵی 2012ەوە ئیشی تیاکەم ئەوە 5 ساڵە تۆ ئێرە دۆزیوەتەوە کە شاری شارە زورە ئەو بەڵگەنامە بەهێزانە کامانن کە تۆ ڕاستە ئێستا کۆمەڵە شتە دوود وەکو خۆت بەڵام ئەوەی کە مێژوو نووسەکان شوێنەوار ناسەکان جوگرافی ناسەکان گەڕیدەکان باسی ئەەکەن ئەوانە کامەیە کە ئیسەلمێنێ ئەم قەڵایەوە ئەم گردە و ئەم ناوچەیە کە تۆ پێوانە شت کردووە لە شوێنەواری گوندی بێسانسوور بریتە لە شاری شارە زور ئەو بەلگەنامە ئێستا کە من بەحسم دکەم ئەمەیە کە قسقەڵایە کەوتووەتە سەر ڕێگای گشتی قسقەڵا ینی قەڵای کچێ ینی قەڵایە کچێ ئێستا طبیعی بن بە دەنگی خەلکم تەسجیل کردوونە دەڵێن کچێکی پاشای ئێرە حەزی لە کوڕی پاشای بیستان سوور کردووە لەبەر ئەوە کە گوتونە قەڵای کچێ سەلجوقیەکان ناوێ قەڵای کچێ ناوێ قزلجە کەلکون هەردوو سەلجوقیەکان کردوونەتە تورکی بە دەلیلی ئەوە ئەم ناوە تورکیانەی کە زۆرن لەم دەشتانەی کوردستان ئەمە یەک کاتێ سەلجوقە نەکاتێ دەوڵەتی عوسمانیە هەروەکو هەندێک بەغەڵەت چوونە چونکە سوڵتان سلیمان وەختی هاتووەتە ئێرە بە ناوێ قسقەڵا بووە وەختی چووە قزلجە بە ناوێ قزلجە تورکیوە بووە یعنی پێشتر ئەم ناوە هەبووە معنای زمانی سەلجوقە یەکاتێ ئیمارەتی قەبجاقی تورکومان بەڵێ قەبجاق لە سەلجوقیەکان لە تورکومان ئەوی ئیمارەتی لێرە دروست کرد پاش ساڵێ 1970 تا 1970 کە میری ئێرە سوهرابی کوڕێ بەدر کوڕێ موهەلهێل مرد ئەوجا ئەوانە هاتنە ئێرە تا مابوو نەهێلا تورکومان لە ڕووباری دیالە تێپەر ببن بوو ناوچی شاخی حمرین و بوو ناوچێ کەرکوک نەهێلا پاش ئەوە قەبجاقی تورکومان لێرە ئیمارەتی خۆی دروست کرد ئەم ناوانە گوڕی ئەم شارە ئاوەدانی ئەم شارە کە شاری شارە زورە تەمەنی چەند بووە تەمەنی ئەمە هەند مؤرخین وەکو عەبدولفەقیه الهەمەدانی و هەندێکی دیکە گوتونە فەیروزی کوڕی قوبادی کوڕی فەیروز ئاوا کردووە قوبادی کوڕی فەیروز یان لە ئەواخری قەرنی ساسانی یان لە ئەواخری قەرنی چواردەم یا سەرەتاکانی سەدەی پێنجەمی میلادی کە حکوم کریە ئەوە تاریخەکەشی لێرەیە ئەوێ ئاوا کردووە لەبەر ئەوە
لە کاتێ بووەی هیچدا ناوی هاتووە دەڵێ عەدود دەولە پاشاکانی بووەی هی لە قەرنێ دەیە میلادیدا بە ئێرە گوتونە فەیروز ئاباد بە نیم ئەزراهی گوتونە فەیروز ئاباد یعنی ناوی ئێرە فەیروز ئابادیش بووە لە مەسادر ئیتر ئەوە بە دریژی من بەحسم کردە لە بەحسەکەمدا من بەحسم کردووە بەڵێ ئەوانەی کە غەڵەت بوونە پێویست ناکە تکرار ببم ڕێگاکە لێک نەداون کەلیمە نیم ئەزراهیش نیوە ڕێگەژی ئەم پرسیارێکی تر ئەکەینەوەی کە تۆڵی هەڵە بوون باشە هەموو ئەو مێژوو نووسانە و گەڕیدەکان شوێنەوارناسەکان چۆن تا ئێستا ئەمەیان بە هەڵەیە ناو کەسێک نەبوو ڕاستی کاتۆ کەوتۆتە ئێستا کە ساڵی بۆ نمونە چەند سەد ساڵەیە بە 50 ساڵ بە 6 ساڵ بە تایبەتی لە سەدەی 20دا گەڕیدەکان بەشێکیان هاتووە ئەوانەی پشکنینیان کرد ئەم ناوەیان بۆچی تا ئێستا ئەوان نیان توانی بیدۆزنەوە کەوتە ئەوەی کە تۆ بیدۆزیتەوە خۆی تاها باقر و فواد سەفەر یا کتابەکە یان نووسیوە لە هەرە گەورە شوێنەوەرناسەکانی عێراقن گوتونە گردێ گومەڕەش هەر هەندە گوتونە کە هەر ئەمەیە ئیتر بە دوای مەوزوع نەکەوتونە نەزانیوە و یا پاش ئەوە پێش ئەوانە ساڵی 1947 فواد سەفەر لەگەڵ فەرج بەسمەچی دوای دیارە ناوی بووەتە دکتۆر دوو شوێنەوارێ مەزنن هاتوونە تا ئێرە کەشف کردنە راپۆرت نووسیون من راپۆرتەکەیان نووسیوە هێناوە ناڵێن بەڵێ نەزانیون بەڵام دەڵێن چی دەڵێن شوێنەواری شاری ئەوەمان تێدا دووزی یەکاتی ساسانی وە کاتی ئیسلام مەلێرەدا دووزی ئەوەیان نووسیوە ئەمە راپۆرتەکەیە من راپۆرتیان هێناوە ئەو دوو شوێنەوارانە یانی بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوارانی عێراق نەزانیوە ئەمە نیم ئەزراهە بە ناوێ قسقەڵایەوە تومارکردە ئەمە راپۆرتەکەیانە راپۆرتەکەم بە زمانی عەرەبی خوێندۆتەوە ماڵ ئەمە راپۆرتە ئەمە لاپەڕێکە دووسێ دێری دیکەمەوە بە زمانی عەرەبی خوێندومەتەوە راپۆرتی باسی ئەمەیە کە هاتوونە بەحسی کردە جا قیاساتی گرتوونە قیاسات نەگوتونە ئەمە چێ هەر بە ناوێ قسقەڵا گوتویە بە مەعنا ناوەکەی تورکیە یعنی قەلعەت البنت ئەمەشی گوتوونە بە نسبەت قیاساتی ئێرەوە طبیعی کەوتووەتە ژێر ئاخ ئێستا قیاساتی مەزبوط نایەکردن ئللا تەنقیبان نەیەکردن گوتوونە گردەکە 12 مەتر بلندە و خەندەقەکەژی فراوانە بەڵێ قسقەڵا ئەوە نییە ئەمە راپۆرتیانە قسقەڵا دەڵێ گردەکە 12 مەتر بلندە فراوانی خەندەقیش 12 مەترە قوڵی خەندەق 7 مەترە ئەوانە 47 هاتوونە جارێ مەیلە ساغلەم بووە باشتر بووە ئەو قیاساتە ئەوەیە زۆر جێگای ئیعتیبارە بەڵام کە من قیاسم کردووە ئەوەی کە لە ناو شوورەدا بووە لە باکوور تا باشوور 165 مەترە لە شەرق تا غەرب 140 مەترە ئەمما خەندەق وەکو مام عەلی محەممەد قادر بە منی گوت خەلکی ئێرەیە دەڵێ خەندەقەکە چوویە ئەو بەری کانیەکە گومەکە چوویە ئەوەی خەندەقەکە لەوێ بوو خەلکەکە خانوو لەسەر ئاوا کردوونە کوێری کردوونە ڕاستە بوو چونکە ئەگەر خەندەق نەکەوێتە نەو شار گومەکە نەکەوێتە نێو ئێرە نێو حدودی شار ناتوانن ئاوی خەندەقی ئاوەکەی بێنێنە خەندەقەکان پڕ بکەن لە وەختی دوژمن دێ دەبێ ئەو ئاوە لەژێر دەستیان بێ لەبەر ئەوە ئەم کانی گەورەیە خستوونەتە ژێر سنووری شارەکە بۆ ئەوەی دوژمن هات یەکسەر ئاوەکەی بەڕەڵا بکەن بۆ خەندەق لە هەر چوار دەوری شارەکە مەعنا بوو بە 225 مەتر لە شەرق تا غەرب وا من قیاس کردووە گەورەیە و ئەوێ دیکەژی هەر دەورێ 100 لەو چینکە من خەندەق لەگەڵیان ئەو نەکریە طبیعی دەبێتە دەورێ 156 مەتر
لباكور تا جنوب معنى أما أوانا قلت محيطي شاركة 1 کیلومتر دوره کیلومتری که بلام للای من که اوانا نزانی و خندق شویت اوبر لشورت پر بوا شویت اوبر به دوری 100 متر اواجی اضافه بگیره دبیتا کیلومتر کو 396 متر. ابن الأثير لە ڕووداوەکانی ساڵی 424 کۆچی 1042 زاینی لە ئەلکامل فی تاریخەکەیدا نووسیویەتی ئەبوو شەوک ئەم ساڵە لە کێشە و ململانێدا لەگەڵ موهەلهیلی برایی چووە سەر شارە زور و سوتاندی و دێهاتەکانی شارەکەیشی وێران کرد. احرق ئەبوو شەوک شەهرە زور وخرب قڕاها وسەوادها. لە وشەی سەوادەوە دەزانرێ مەبەست لە شارە زور شارەکەیە چونکە سەواد بە دێهاتی دەوروبەری شار دەوترێ. موهەلهیل میری شارە زور و کەرکووک و داقوقیش بوو بەڵام زەها و تانزیکی هەمەدانیش لە دەستی ئەبول شەوک فارسی کوڕی محەممەدی ئانازی عنازیدا بوون. زۆر شەڕ و شۆڕ لە شارە زور قەوماوە باسی وێرانکردنیم لەم ساڵەدا نەبێ نەدیوە تا ساڵی 343 کۆچی معیز الدەولە سەبەکتکین بە منجەنیق لێیدا بەڵام نەیتوانی داگیری بکە وەک ئیبن الئەثیر لە ڕووداوەکانی ئەو ساڵەدا باسی کردووە. بەو پێ دەتوانین بڵین ئەبول شەوک ئەم شارەی وێران کرد و ئیدی پاش سوتاندنی شارەکە ڕەنگە موهەلهیل چوو بێتە دزدان خوڕماڵ و لەوێ دانیشت بێ و خوڕماڵی کردبێتە ناوەندی هەرێمی شارە زور. مامۆستا ئەم شوێنە تۆڵی بۆ سەردەمی ساسانیەکانە چێ کە نیوەی ڕێگەیان بۆ ئاوەداناکە ئەی تا کەی بەردەوام بۆ وەک کەی کۆتایی پێ هاتووە و بۆ بە شوێنێکی وێرانە و ئاسەوارەکەی بە کەمی ماوە. بڵێ ئەوەژی گەڕام لە ئەو حقیقەتە من لە ئیبن الئەثیر دادیت لە ڕووداوەکانی 434 هوجری یعنی 1042 میلادی دەڵێ ئەبوو شەوک فارسی کوڕی محەممەدی ئانازی ئەوی شاری شارە زوری وێران کردووە دەڵێ سووتان دەڵێ سووتان و هەموو دێهاتێ دەوروبەریژی سەوادەکەی یعنی دەوروبەری هەمووی وێران کرد. ئەبوو شەوک هاتووە وەختێ شارە زور لە تاهری نەوەی بەدرێ کوڕێ حەسەنوەی کە دەولەتیان لە نزیک لە ئەسەد ئابادەوە دەست پێکردە لە نزیکی هەمەدانەوە تازێ گەورە ئەمە دەولەتیان بووە دوایی میری شارە زور تاهر بووە پاش ئەوانە کز بوون ئیتر محەممەدی کوڕی عناس هاتووە وەکو انقلابێک لێیان بکە دەستی بەسەر دەولەتەکەدا گرتووە ئەبوو شەوک کوڕی وی بووە وەختێ ئەبوو شەوک هاتووە تاهری لە ناو بردووە میری شارە زور لە نەوەکانی حەسەنوەیی تەسلیمی برای خۆ موهەلهل کردووە کەرکووک و داقوقاژی دایەتە موهەلهل بەڵام دوایی بینیان تێک چووە موهەلهل چووە کوڕێ ئەبوو شەوک ناوی ئەبولفەتح بووە لە شەڕێکدا ئەسیر کردووە و لە سجن کردە پێشی گوتونە بەڕەڵا نەکردە تا لە سجنەکەیدا مرد. وەختێ لە سجنی مرد ئەبوو شەوک ئیتر هات تەبیعی زەها و کەرمانشاه و فلان ئەمە هەموو لەژێر دەستێ ئەو بووە هاتی نەوەر و خۆسم لە لۆرستان هاتووەتە سەری لێرە ئیتر شەڕی لەگەلی کردە بەسەردا زاڵ بووە ئێرە سووتاندووە موهەلهل ئیتر دەبێ ڕاکردبێ بەرەو خوڕماڵ بەلای منەوە ئیتر پاش ئێرە پاش ئەو تاریخە 1042 زاینی ئیتر خوڕماڵ بووەتە مرکزی شارە زور.